خوای گەورەتان لێبێ عزیزان، داوای فەڕوو بەرەکەت و میهرەبانی و ڕێز و حورمەتی خوای یەکەم بۆ خۆم و بۆ ئێوەی عزیز و خۆشەویست. ئێمە لە دەروازەی شەوی پیرۆزی قەدراین ئەگەڕین بە دوای ڕەزامەندی خوا لەو شەوە داواکەین لە خوا بە لوتف و میهرەبانی خۆی ئەو ڕێز و قەدرەی کە لە شەوی قەدری گرت ئێمەشی لێبێ بەژنەکا و ڕێز و حورمەتی خوایمان بەرکەوێت تا ببینە بەندەیەکی ڕاساڵ و بێوەی بۆ خۆمان و بۆ کۆمەڵگە و خێزان و وە لە داهاتووشدا لە قیامەتدا بەسەر بەرزی بە خزمەت خوا و پێغەمبەرەکەی بگەین صلی الله علیه وسلم. یەکێک لە زانایان و نووسەرانی هاوچەرخی ئیسلامی ئاماژە بەوە دەکا بەهۆی هاتنە خوارەوەی قورئان ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەبێتە ئومەتێک کە خوا بە خەیرە ئومە ناوی دەهێنێت لە قورئانە. لە نێو 124,000 پێغەمبەرە بەهۆی قورئانەوە پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم دەبێتە بەڕێزترین و لە پێشترین پێغەمبەرانی خوا. لە نێو 12 مانگەی ساڵدا ڕەمەزان دەبێتە مانگێکی زۆر گەورە و بە بایەخ لای خوا و لای مسلمانان بۆی کاریگەری قورئانەوە. و لە نێو ڕەمەزانیشدا هەر بە کاریگەری قورئانی پیرۆز شەوی قەدر دەبێتە شەوێک کە توانین بڵێن هەر 364 شەوەکەی تری ساڵ جۆرێ لە جۆرەکان حەسوودی و بەخیلی بە شەوی قەدرە بن ئەوەندە گەورە و بەپێز و بەڕێزە لای خوا. بۆیە خۆشبەختی بۆ ئەو کەسەی کە لە سایەی قورئان و بە نووری قورئان ببێتە بەندەیەکی ڕاساڵ بۆ خوا و لە تیشک و لە سێبەر و سایەی قورئانە ببێتە بەندەیەکی گەورە. ئێمە ئەمشەو باز لە شەوی قەدری پیرۆز دەکەین بە ئومێدی ئەوەی هەمومان تەواوی بیرکردنەوەی خۆمان ئامانجی خۆمان بەجەستە بە ڕوح پێشوازی لەو شەوە بکەین و ئامادەی ڕوحیمان هەبێت تا بەڵکو خوای گەورە لەو پاداشت و گەورەیەی بێبەشمان نەکا بە میوانداری زۆر بەڕێز جەنابی مامۆستامە لە ئەبوبەکری سیدیقی زانای ئاینی باس لە گەورەی و فەزایلی شەوی قەدرەکەین. مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادە بوون. ئەخوا بەخێر بێی تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانتان قبوڵ بێ. مامۆستا بێگومان ئێمە باسی هەر شتێکەکەین یا باسی هەر ئەحکام و عیبادەتێک چەمکێگەکەین سەرەتا بێ بگەڕێنەوە بۆ قورئانی پیرۆز وەکو سەرچاوەی یەکەمی دینداری ئێمە یان بۆونە کە لە خوای گەورەوە هاتووە. قورئانی پیرۆز چۆن باز لە شەوی قەدرەکە یان بۆونە چۆن پێناسەی قەدری بۆ ئێمە کردووە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على محمد وعلى آله وأصحابه وأمته أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. لم كاتذا كبراسي أمشوك شيء بسوسي ما جاء رمضان بيروزا كشواني قدر يشكل شوكاني قدر بيروز باي خومان آراسي هم مسلماناني جيهان ذكين كردستان وهم جيهان چونکە سپاس بەخوای پەروەردگار ئەمڕۆ ئیسلام چۆتە هەموو جیهانە و هەموو شارەکانی هەموو دنیای گرتوتەوە و بە جۆرەی ئەو کەسانەی کە لەوێن ئێستا لە هەموو ئەو وڵاتانەی کە ئێمە پێیان ئاشنا نەبووین ئێستا ئەلحەمدوللا خەڵکانێکی زۆر لە هەموو شارەکانی ئەم جیهانە بە زۆری یعنی لە شەوانی قەدر و مانگی ڕەمەزان و پیرۆزباییکردن لە خۆیان و ئیستیقبالی مانگی ڕەمەزان و خوان ماندووکردن بە مانگی ڕەمەزان و خێر و خێرات و سەدەقات و ئەمانە و خەریکن. ئەوە بەڕاستی ئێمە وێڕایی دڵخۆشی خۆمان وێڕایی زیندوکردنەوەی ئەم شەوانە دەبێت سپاسی خوای پەروەردگار بکەین کە مژدەکەی پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم کە وردەوە دەدێتە دی کە ئەم دینە پاکە ئەم ئیسلامە دەچێتە ناو هەموو وڵاتانە و هەموو جیهان و هەموو دنیاوە. پیرۆزبایی خۆمان ئاراسی هەموو مسلمانان جیهان دەکەین و داوا دەکەین لە خوای پەروەردگار بە ناوجوانەکانی بە ئەسما و صفاتی بە ئیسمی عەظەمی کە لە خێر و بەرەکەتی ئەم شەوە بەشداریمان پێ بکە بەشدار بین و خێر و بەرەکەتی ئەم شەوەمان دەستکەوێ ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای پەروەردگار. دیارە مامۆستا گیانۆکو شەوی قەدر دیارە گەورەی شەوی قەدر یعنی هەتا باسی کەین کۆتایی نایە بەڵام ئێمە دەبێ ئیکتفا بکەین یەکەم بە قورئانی پیرۆز کە خوای پەروەردگار جەل جەلالوهو چۆن باسی کردووە. دیارە سوورەتێکی تایبەتی ناوناوە بە سوورەتی قەدر. ئەم سوورەتی قەدرە بە تەفسیل باسی شەوی قەدر دەکا باسی گەورەی ئەم شەوە دەکا باسی پیرۆزی ئەم شەوە دەکا باسی ئەو هەموو دەستکەوتە گەوران دەکا کە لەم شەوەدا دەست مسلمانان دەکەوێت كدفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر
تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. بەڕاشکایی خۆی پەروەردگار جا لێرە لە پێش لەسەرتاوە لە تەفسیری ئەم سوورەتەدا من ئەو تەفسیرەی دکتۆر محەممەد ڕات نابلوسی خوێندێتەوە واتایەکی زۆر عەجیبی بۆ ئەم سوورەتە کردەوە بەڕاستی. یعنی لە یەک تەفسیرە کاشتی ئاوا نابینی. باسی ئەوە دەکات دەفەرمێ ئەم سوورەتە تەواوی معلوماتە بۆ هەموو مرۆڤایەتی. ئەم سوورەتە هەرچی زانست و زانیاری و گەورەیی و هەرچی ڕوودا و هەرچی کارە گەورە و چاک و جوان و چاک و دەستورات و شتی گەورەیە ئەم سوورەتە بەیانی کردووە و مرۆڤایەتی دەرکردووە لە نەزانین و جەهل و جەهالەت. ئەوەتانە سەیریکە دەفەرمێ ئینا ئەنزەلناهو فی لەیلەة القەدر. ئەم قورئانە پیرۆزە کە دەستوری هەموو جیهانە کە ئاخر پەیامی خۆی پەروەردگارە بۆ ئاخر پێغەمبەری کە محەممەد صلی الله عليه وسلم کە ناردوێتی چی تێدایە؟ ئەوەی دەفەرمێ ئێمە لەم شەوی قەدرەدا ئەم قورئانەمان نازل کردووە. شەوی قەدر کێ دەزانێت چییە؟ خۆی پەروەردگار دەفەرمێ کەس نازانێت ئەی محەممەد نە تۆ نە هیچ کەسێک نازانێت ئەم شەوی قەدرە چییە. شەوی قەدر خێرەکەی ئەوەیە کە لە 1000 مان خەیری زیاترە. تۆ نازانی ئەم شەوی قەدر چ شەوێکی گەورەیە، چ شەوێکی ئەمن و ئاسایش و خۆشیە. سەلام هی حەتا مەطلع الفەجر. تۆ نازانی ئەم شەوی قەدرە لەم شەوی قەدرەدا ئەو هەموو فریشتە ڕوح کە جوبرائیل عەلەیهی سەلام ئەو جوبرائیلە تەنها کاتی خۆی بۆ لای پێغەمبەران دەهات سەلامی خوا لەسەر بێ پەیامی خۆی پەروەردگاری دەهێنا لە ئاسمانەوە بۆ پێغەمبەران سەلامی خوا لەسەر بێ دەستوری خۆی پەروەردگار دەهێنا بۆ هەموو پێغەمبەران. دەفەرمێت لەم شەوەدا جوبرائیل دادەبەزێت لەگەڵ هەموو فریشتەکانی کە دادەبەزن دێنە سەر زەوی. لە فەرمودەیەکا دەفەرمێ جوبرائیل و ئەو فریشتانە دێن لەم شەوەدا دادەبەزن سەلام دەکەن لە هەموو ئینسانێکی ئیماندار و مسلمان کە لەم شەوەدا شەوەکی زیندووکرد بێتەوە. دانیشت بێ زیکر بکە یادی قورئان بخوێنە هەر شتێک بکە. و پاشان دەفەرمێ دەڵێ ئەی محەممەد تۆ چوزانی سەلامی خوا لەسەر بێ ئەی محەممەد تۆ چوزانی ئەم شەوی قەدرە چەند گەورەیە. لەم شەوی قەدرەدا دەفەرمێ فيها يفرق كل أمر حكيم. ئەوە زۆر مهمە بەڕاستی. یعنی لە ساڵەکەدا وەکو دەڵێ جەردێک دەکرێت دراسی ئەو ساڵە لەلایەن خۆی پەروەردگار و فریشتەکان دیکەن ئەوانەی کەوا موەکەلن بەو قەزیەوە یعنی بەوانت پێراوە. فيها يفرق كل أمر حكيم أمر من عندنا إنا كنا مرسلين رحمة من ربك إنه هو السميع العليم. دەفەرمێ لەم شەوەدا هەرچی ڕووداو هەیە هەرچی ئەقدار هەیە هەرچی ڕزق و ڕۆزی هەیە هەرچی تەمەنی مرۆڤەکان هەیە هەرچی ڕوودا و بەڵاو مەسیبەتێک کە لەو ساڵەدا ڕوودەدا لەم شەوە هەمووی جا دەکرێتەوە. جا بۆیە بەڕاستی ئەو پیاوە بەڕێزە و دکتۆرە ئەو مانا دەکات. پاش ئەنجا دێتە سەر ئەو دەفەرمێ خەڵک نازانە کوفر چییە، خەڵک نازانە شرک چییە، خەڵک نازانە نیفاق چییە، خەڵک نازانێ دەبێ هەمووی لە چێوە بیزانێ لەم سوورەتەوە بیزانێت. بۆ چونکە قورئان لەم سوورەتەدا دەفەرمێ لەم شەوەدا نازل بوو. بڕۆ تەماشای قورئان ئینسان بەهۆی قورئانەوە بەڕاستی ئەو هەموو مەعاریفەی دەسەکەوێ ئەو هەموو زانست و زانیاری دەسەکەوێ ئەو هەموو ئەوامیری دەسەکەوێ ئەو هەموو فەضائیلی دەسەکەوێ ئەو هەموو حکمەتەی دەسەکەوێ. بەڵێ هەر لە هاو سوورەتە خوشکەکانی سوورەتی قەدرە لە سوورەتی قارعە خوا فەرمێ فأمه هاوية وما أدراك ما هي نار حامية. ئاگرێکی داپلۆسێنەری گەرمە بەڵام لە دنیاشدا ئێمە خۆمان نەزانین ئاگر هەر گەرم و داپلۆسێنەرە. بەڵام ئەگونجێ ئەمە جۆرێکی دیکە بێ. ئایا فەلسەفە و حکمەتی شەوی قەدر هەر بەوەندەی کە بفەرمێ خەیر من ئەلفی شەهر ئەکاتە 83 ساڵ فەلسەفە و گەورەی و قەدر و حکمەتی وەکەوەی کە خوا بە معریفەیەکی کەم فەرمێ تۆ نازانی هاویە چییە بەڵکو نارون حامیە شتێکی هەر هەواڵێکەکەیت. ئایا فەلسەفە و حکمەتی قەدریش هەر بەوەندەی کە بفەرمێ لە 1000 شەو عیبادەت 1000 ساڵ عیبادەت گەورەترە بەمە کۆتایی دێ یان ئەوەنجێ وەکو چۆنە فەرمێ ڕۆژوو تەنها ڕۆژوو بۆ منە عیبادەتەکان قەدری ژەر بەو جۆرەیە یان بۆ منە فەلسەفە و نهێنی زۆری تری لە زۆر عەرزم کردی ئەو پیاوە بەڕێزە جا تەفسیرێکی زۆر جوانی ئەم سوورەتەی کردەوە بەڕاستی. دەفەرمێ هەرچی عیلم و مەعاریف و
هەرچی زانست و زانیاری هەرچی فەضائیل و گەورەی و فەوائید و سود و قازانج بۆ مرۆڤایەتی دەبێت لەم سۆرەتەوە خەڵک فێری بێت. هەرچی ڕووداو هەیە، هەرچی بەڵام مصیبەت و ڤایرۆس و میکرۆبات هەیە، هەرچی خێر و خێرات هەیە، هەرچی لە هەمان کاتە هەرچی شەڕ و نەکبەتی هەیە دەفەرمێت تۆ دەبێت لەم سۆرەتەوە فێری بی، لەم سۆرەتی قەدرە. جا بۆیە بەڕاستی ئەم سۆرەتە بەیانی سۆرەتی قەدرە بەڕاستی. قەدر یانی ڕێز و حورمەت و گەورەی. ئەم ڕێز و قەدر و حورمەت و گەورەیە بۆ کێیە؟ بۆ خودی شەوەکەیە، بۆ خودی پێغەمبەرمانە صلی الله علیه وسلم، بۆ خودی قورئانە گەڕێتەوە یان بۆ منە ئەگونجێ بەشێکیشی بەر ئیمانداران و گەورە ڕاگرانی شەوەکە بکەوێ. یەکەم باسی گەورەی قورئانەکە، ئینا ئەنزەلناه فی لەیلة القەدر، یعنی لەم شەوە گەورەدا ئەو پەیامە گەورە نازل بووە. بۆچێ؟ بۆ ئەو پێغەمبەرەکە و کە محەممەدە صلی الله علیه وسلم. بۆچی باسەکە ئەویش بە ئەو ئومەتە گەورەیە کە ئومەتی ئیسلامە کە مرۆڤایەتی سەرزەویە. چونکە مرۆڤایەتی آخر زەمان فەرقی هەیە لەگەڵ مرۆڤایەتی پێشوو. سەیرکەنی وەکو پێغەمبەری خوا دەفەرمێت سەڵەم زەوی وردە وردە زەوی هەرچی لەناو زەویدا هەیە هەمووی دەرداتە دەرەوە. ئەم هەموو مەعادینە، ئەم هەموو علم و تەکنۆلۆژیە، ئەم هەموو شتە جوانانە. تۆ سەیرکەنی ئێستا دەڵێن ئەو موبایلە بە ژێری علم لە گڵێک دروستەکرێت کە گڵەکە تازە ینی چەند ساڵە کەشف کراوە وهاکەدا. ینی ئەم هەموو تەکنۆلۆژیای کە ئێستا هەیە مرۆڤاتی لە بەردەستێتی هەموو تەمان ئەمە نیشانەی چییە؟ نیشانێک کە ئەم ئومەتی آخر زەمانە ئومەتێکی گەورەیە، ئومەتێکی علم و زانست و زانیاریە. سەیریکە ینی خۆی پەروەردگار ڕازی نەبووە ئەم ئومەتە وەکو میلەتانی دیکە مەسەڵەن بەبینینی بە حوشترێ بە کەرامەتێ بە عەسایەک بە شتێکی ئاوایانی لێگەڕێ. نا، حواڵەی چی کردو؟ حواڵەی قورئانی کردو کە قورئان چی تێدایە؟ مەعاریفی تێدایە، علومی تێدایە، حکمەتی تێدایە، فەلسەفەی تێدایە، نهێنی گەورەی تێدایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە بەهەشتدا ناز و نیعمەتانێکن نە چاو بینیوێتی، نە گوێ بیستوێتی، نە بەختەوەی دڵی هیچ کەسێک هاتووە. وەکو چۆن لە کێوی تووڕە خوا جەل جەلالوه کە تەجەلی خۆیەکە موسا بەرگەی ئەمە ناگرێت. لە قورئانیشا بۆ بەشێک لە نیعمەتەکانی خوا و بەشێک لە سزا و ناڕەحەتیەکانی دۆزەخ وەما ئەدراکە بەکارهاتووە. لە ئایەتی دووەمی سوورەتی قەدریشدا وەما ئەدراکە ما لەیلەة القەدر، ینی تۆ نازانی لەیلەة القەدر چییە. ئەم نەزانینە جۆرێک لە گەورەی و ڕەهایی گەورەیەتیەکە بە قەدرە بەخشێ. بەڵێ تامان یعنی ئەم شەوی قەدرە، ئەم شەوی قەدرە کە خێرەکەی ئەو هایە کە ڕوح و فریشتەکان دادا بەزن کە هەرچی ئەقدار و هەرچی حەوادیث ڕوودا و هەرچی بەڵا مصیبەتە، هەرچی ڕزق و ڕۆزیە، هەرچی تەمەنی مرۆڤەکانە، هەرچی ڕووداوی گەورەیە، هەرچی ئینقلابات و وەرچەرخانە، هەرچی تەتەوراتە، هەرچی گۆڕانکاری کە لەم شەوەدا دەکرێت پێغەمبەر ئاسەم نەیزانیوە. خۆی پەروەردگار تەمان ئاگاداری کردوێتەوە. وەکو فەرمێی فیها یوفرەق کل ئەمری حەکیم، یعنی ئەوە بەڕاستی هەرچی کار و بارێکی کە خاوەنی حکمت و خاوەنی شەئنە لەم شەوەدا هەمووی دیاری دەکرێت. لەم شەوەدا ینی هەموو دەسێتە جاوە لە تەمان لە حەدیثا دەفەرمێ لەلایەن خۆی پەروەردگارەوە دێتە ناو سوحوفی مەلائیکە، ئەو دەفتەرانی کە مەلائیکەکان لە بەردەستیانە. دیارە کۆمەڵێک فریشتە هەن ئەمەیان پێسپێرراوە کە مرۆڤەکان چێ تەمەنی چەندە، ڕزقەکەی چۆنە، چەند ساڵ دەمێنێتەوە، زانانیە، گەورەیە گەورە نییە، لەبێتە چی لێ بەسەر دێ، چ بەڵایەکی بەسەر دێ، تووشی چی نیعمەت و نازی نیعمەتێک دێ. ئەمە هەمووی لەم شەوەدا بەڕاستی ئەم گۆڕانکارانە دەکرێت. جا بۆیە بەحەقەت ئەم شەوی قەدرە ینی جگە لەوەی کە گوتمان عیبادەتکردن لەم ساڵەدا 83 ساڵ و 4 مانگ کە لەوەش خەیری زیاتری هەیە کە زانان وا دەفەرمێ تەمان ئاتەکەش وا دەفەرمێ خەیر من ئەلفی شهر، یعنی لەوەش خەیری زیاتری هەیە. یعنی هێشتا خێرەکە هەر دیاری نەکراوە بەپێی نیەت و دڵسۆزی و ئامادەی ڕوحی مرۆڤەکەش لە ڕەمەزان ئاگاتە 1/7 زۆر جار دەفەرمێ خێری لەمە زیاترە.
جابزانە یانی ئەوە ترخوای پرگار هەر بۆ خۆی سەرەتای سورەتی فورقانیشدا خوا جەل جەلالوه هەر ئاماژەی پێ دەکاتەوە ئینا ئەنزەلناه فی لەیلەة مبارەکە فی لەیلەتی مبارەکە فی لەیلەتی مبارەکە کەواتە لە سوورەی دوخانە بەڵێ ئینا ئەنزەلناه فی لەیلەتی مبارەکە هەر لەوێ باسی دەکات. زۆر باشە مامۆستا بچینە سەر سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و نازلبوونی قورئان لەو دوو سوورەتەدا باس کراوە. یەکێکیان فی لەیلة القدر، یەکیان دەفەرمێت فی لەیلة مبارەکە إنا كنا منذرين فيها يفرق كل أمر حكيم أمر من عندنا إنا كنا مرسلين رحمة من ربك إنه هو السميع العليم. یەکێکیان دەفەرمێت لەشەی لەیلة القدرە، یەکیان دەفەرمێت لەیلە مبارەکە. جا یەک شتی بچکۆلە هەیە کە من حەزەکەم باسی بکەم. دیارە کۆمەڵێک لە زانایان ئەوەنێک کە دەڵێن لەوەی شەعبان چۆنە و چی و ئەمان هەندێک دەڵێن لە شەوی شەعبانە، هەندێک خەڵک یانی ئەوە مەشهور لەناو خەڵکە ئەڵێن لە شەوی شەعبانە ئەمەی کە لە لەیلەتول قەدرا دەکرێت لە 15 شەعبانە دەکرێت، بەڵام نە وانییە خۆی لە شەوانی قەدر بە جۆرەی ئەم دوو ئاەتە کە ئەم دوو سوورەتێک هەردووکیان باسی دەکەن. یەکیان دەفەرمێ إنا أنزلناه في ليلة القدر، یەکیان دەفەرمێ إنا أنزلناه في ليلة مباركة. ئەو لەیلە مبارەکە کوێیە؟ لەیلەة القەدرە. ڕاستە کەواتە لە شەوانی قەدر ئەم گۆڕانکاریە، ئەم تەقدیراتە دەبێ کە تەقدیراتەکە لەم شەوانی قەدر دەبێ، ڕێزەکە لێرە دەکرێت، ئەو تەسجیلاتە لێرە دەکرێت، ئەو زەبتە لێرە دەکرێت، ئەو گۆڕانکارە لە شەوانی قەدر دەکرێت لە شوێنی کە نییە. زۆر باش مامۆستا بچینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، خزمەت سنەتەکانی و فەرمودەکانی. بێگومان وەکو لە سەرەتای پرسیارەکەی یەکەمەوە ئاماژەم پێ کرد کە سەرچاوەی یەکەمی ئێمە بۆ دینداری قورئانی پیرۆزە، بە سەرچاوەی دووەمیش فەرمودە صحیحەکانی پێغەمبەری پێشەوامانە صلی الله علیه و سلم. پێغەمبەریان صلی الله علیه و سلم چۆن گرنگی بەم شەوە داوە، چۆن لە فەرمودە و سنەتەکانی خۆیان باسی لە فەزڵ و گەورەیەکەی. بەڵێ کۆمەڵێک فەرمودە هاتووە لەبارەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کۆمەڵێک فەرمودەدا باسی فەزڵ و گەورەی ئەم شەوەی کردووە. یەکیان دەفەرمێ من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک ئەم شەوانی ڕەمەضان قیام بکە، یعنی شەوەکان زیندوو بکاتەوە. قیام ئەوەیە کە تۆ زیندوو بیکەیەوە، قیام بکەی، یعنی نوێژ بکەی، تاعات بکەی، زیکر بکەی، عیبادەت، قورئان خوێندن هەمیان دەگرێتەوە. قیام یعنی ئەوە قوعود نەکەی، نەخەوی. هەر کەس لەم شەوانە ئیمانن واحتسابن بڕای پێ بێ و ئەجر پاداشەکەی لەلایەن خواوە داوا بکە، دەفەرمێ هەرچی ئەو گوناهانەی کە لە پێشەوە کردوێتی هەمووی دەسرە دەرێتەوە. لە فەرمودەیەکی ترا دەفەرمێ عائشە ڕەزای خوا لێبێ دەفەرمێ إذا دخل العشر الأواخر، هەر کاتێ ئەم دەشەوەکە دەهات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمی ئەتیکافی دەکرد، ئەحیا اللەیلە کولەه، هەموو شەوەکەی زیندوو دەکردەوە، وئیقەضە ئەهلەه، ئەهلەکەشی خێزانەکانیشی نەیدێژ، یعنی ئەوە هەر بخەون و ئەوانیش دەفەرموو ئەوانیش زیندوو دەکرد، ئەوانیش هەڵدەسەن کە هەڵبسن قیامی ئەم شەوە بکەن. وجد وشد المئزر، وزۆر تێدەکۆشا لەم شەوەدا، زۆر خۆی ماندوو دەکرد. وشد المئزر یعنی داوێنی خۆشی هەڵ دەکرد و خۆی تند و تۆڵ دەکرد لەم شەوەدا. بەڕاستی سعی کۆشەشی زۆری دەکرد، داوێنی خۆی تند و تۆڵ دەکردەوە. جاوە تەمەن مانای زۆری هەیە. جەدەکە یعنی ئەوەیە کە زۆر سعی دەکرد، زۆر تێدەکۆشە لە قورئان خوێندن و دیراسەکردن و قورئان. دوای دێنە سەرەوە کە پیامبەر خۆسەم چی کردووە لەم شەوانەدا. وەدەفەرمێ وەشتەد المئزار یعنی داوێنی خۆی تند و تۆڵ دەکرد. هەندێک دەفەرمون ئەوەیە کە لەم دەشەوانە بە هیچ شێوازێک لەسەر جگا نەبووە، نزیکی خێزانێکی هاتووە کە ئیعتیکافیشی کردووە لە دەڕۆژی کۆتاییە بە شەو و بە ڕۆژ. دەفەرمێ کانی یعتەکف، وەها فەرمودەیەکی ترە کانی یعتەکف فی العشر الأواخر، لەم دەشەوەدا ئیعتیکافی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. نەک وەکو ئێمە مەسەڵەن شەوەکە لە سەعات 11 بچین و هەتا سەعات 1 و 2 ئەمانە و خێرا بێنەوە بە ماڵ، ئەوها نەبوو. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەردەوام بیدەوام لە مزگەوت ماوەتەوە لەم دەشەوەدا. لە فەرمودەیەکی ترا دەفەرمێ هەر کاتێ ئەم شەوە داهات پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم دەفەرمێ جبرائیل في كبكبة من الملائكة، لە کۆمەڵێک لە فریشتەکانی دادەبەزنە خوار، دێنەوە هەموو مزگەوتەکان و کوچە کۆڵانێک سەلامەکەن لە هەموو ئەو مسلمان و ئیماندارانەی کە لەو شەوەدا بە پێوەن یانە خۆ خەریکی دیراسەکردن و خێرکردن و خێر و خێرات و زیکر و دوعا و ئەوانە.
ئیتر ئەم فەرمودانە هاتو دەربارەی گەورەی ئەم شەوی قەدرە کە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی تەواوەتی حاڵی خۆی گۆڕاوە لەم شەوانەدا هیچ کاتێکی تر وای نەکردووە ڕاستە هیچ کاتێکی تر شتی وای نەکردووە بەڵێ کاتی خۆی بەڵام پێشەوەی کا بێتە پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێت لە ئەشکەوتی حیرا مانگێک ماوەتەوە ئەوە بەس ئەوە بڵێن وەکو ئیعتیکافێکی مانگانە شەهری بووە ناشکرێتە سنەتێک بۆ ئێمە چووکە لە دەوری بازنەی ئیسلامە نەخێر ئەم دەشەوەی کە دوای بوو بە پێغەمبەر تەواو لێ لە ئەشکەوتی حیرا نەمایەوە بەڵکو لەکوێ مایەوە لە مزگەوتی مەدینە لە مەدینە مایەوە وەکو مەحویاڵێ تەریقەی گۆشەگیری بەردەدەم ئەم جارە ڕێدەگرم بۆ ئەوەی ڕێی خەڵکی ڕۆشنکەمەوە ئەی دیتر هاتۆتە مەیدانەوە تا خەڵکی بەرەو بەهشت و ڕەزامەندی خوا بەرێ تەبان جا ئەم دەشەوە کەواتە بۆ هەموو ئەهلی ئیسلام ئەم دەشەوە کراوەتە سنەتێکی گەورە کراوەتە شەوی بە خۆداچوونەوە شەوی دیڕاستەکردن شەوی بیرکردنەوە و شەوێک کە تۆ لەم شەوەدا وەکو گوتمان ئەم گۆڕانکارە گەورە ئینسان ڕزقەکەی دیاری دەکرێت کەمە یان زۆرە تەمەنەکەی بە هەمان شێوە خوا نەخواستە ئەو بەڵام مصیبەتەی کە لێرە بۆ لاوە لەم شەو ڕۆژانە کە دادێتە هەتا ساڵێکی دیکە هەمووی ئەمە تەزیلەکرێت لەسەر ئینسان وەکو ئەگوتێک کارنامەی ساڵی داهاتووی ئەو مرۆڤ ئەمە بەڕاستی زۆر مهمە کە ئینسان لەم کاتەدا بۆیە سەیرەکە پێغەمبەر خۆسەڵام زۆر هەڵمان دەنێ بۆ تاعەت و عیبادەت و زیکر و دوعا و پارانەوە مامۆستا بەشداری من تۆ هەر تاکێکی دیکە لە شەوی قەدرا بە دڵ و دەروونێکی خاوێن بە ڕوحێکی ئامادە بە مێشکێکەوە تەنها بیرمان لای عیبادەت و پەرستشەکان بێ ئەو کارنامەیە لە ڕسق لە تەمەن لە بەڵاو نەهامەتی لە خۆشی لە ئاسوودەیی هەمووی کاریگەری هەیە لە گۆڕانکاری بەرەو ئیجابیات و باشە تاکید ئەی چۆن لە حەدیثە هەر دەرباری دوعا سەیریکە هەر دوعاکە دەفەرمێ قەزا و قەدەر مەگەر دوعا تەنیا دوعا دەتوانێت بژێرێتەوە یعنی دوعاکردن قەدەری وایە دەیگێرێتەوە ڕاستە ئەی چۆن سەدان بەڵامان هەیە دوعا گێڕاوێتەوە سەدان بەڵام مصیبەت جاری وا دەبارێ بۆ ئومەتی ئیسلام بۆ مسلمانێک بۆ ئیماندارێک بۆ کەسێک بەڵام سەدەقەی دەیگێرێتەوە سەدەقەکەی خێرەکەی چاکەکەی ذیکرەکەی کە لەگەڵ خوایە ئەوەی کە دەفەرمێ پێغەمبەر خۆسەڵام بە ابن عباسی فەرمووی یا ابن عباس یا عەبدەڵڵا يحفظ الله يحفظك تۆ خوا بپارێز خوا دەتپارێزێ يحفظ الله تجده تجاهك تۆ خوا بپارێزە خوای پەروەردگار ئامادەیە لەگەڵتایە زۆر لا تحزن إن الله معنا جامە بەسم یعنی بۆیە بەڕاستی زۆر مهمە زۆر مهمە کە لەم شەوەدا ئینسان ئەو پەڕی هەرچی جوهد و ماندووبوون و زەحمەت و فکر و ئەفکار و والحاصل دەست و زمان و هەمووی جا ئێمە باسی دەکەین کە یعنی هەرەوەندێک ئینسان دوعا بکە بەڕاستی هەرەوەندێک کە تۆ دوعا بکەی شت زۆرەکە لەم شەوەدا زۆر باش مامۆستا باسمان لە پاداشت و گەورەی شەوی قەدر کرد بەدەر لەو پاداشتەی کە لە سوورەتەکە هاتووە سوود و کەڵک و بەرهەم یا سەمەرەی شەوی قەدر لە ڕووی دنیای و قیامەتیەوە بەدەر لە عیبادەت و ئەو پەرستشەی کە دانراوە چه سوود و کەڵک و سەمەرەیەکی تری هەیە بۆ ژیانی من یا بۆ ئەو کەسەی کە تایە بەشدارە بێ لە بەرز ڕاگررتنی قەدرە دیارە تاوان ئینسان کە ئەم شەوانەی زیندوو کردەوە کە ئەم شەوانەی بە چاکی بە جوانی زیندوو کردەوە یەکەم سود و قازانتی ئەوەیە کە بڵێن ئەم پیاوە هەتاوەکو ئێستا لەوانەیە ئەنواعی گوناه و تاوان و خراپە و خراپەکاری کردووە لەم شەوەدا بە چاکی ڕوو دەکاتە خوا تۆبە دەکا و دەگەڕێتەوە یعنی شخصیەتی ئەم ئینسانە کەساتێکی بۆ دەگەڕێتەوە ئەو کەساتی جاران نییە جاران کەساتێک بوو یعنی خۆی تێکەڵاو کردبوو بە دنیا و بە گوناه و خراپە و خراپەکاری و لۆمەی خەڵک و ئەملاڵەوە ئەمانە بەس ئێستا تەواو بۆتە پیاوی خوا و کەساتێکی گەورەی بۆ دروست بووە ئەمە ئەوە بەڕاستی ئەو پیرۆزە بۆ ئینسان دەگەرێتەوە ئەو دوو ئاورجانێک کە ئینسان دەیکات لەم شەوەدا ئەگەر خوای پەروەردگار لێ قبول بکات شتێکی زۆر گەورەیە بەڕاستی تو ئەنواعی دوعا دەکەی خوای عمر مالەکەی تەمەن مالەکەی ئەولادەکانم خێزانم کە سوکارم میلەتەکەم ئومەتەکەم ڕزق و ڕۆزیەکەم هەتا مامۆستا فەرمودەیەکمانەیە فەرمێ لە سەیەکی شەوە لە هەموو کاتەکانە خوای گەورە دێتە ئاسمانی بەڵێ دەفەرمێ کێ هەیە داوای تۆ بەم لێکا با لێی خۆشم کێ داوای ڕزق و ڕۆزیەوەیە لەم شەوانە زیاتر کاتێکە ئەم هەموو مەلایکەتە لە شەوی هاتنە خوارەوەی قورئانە
بێنە ئاسمانی دنیا گونجێ بەونە دوعا و پەڕانەوەکەمان بە جیاواز لە شەوەکانی دیکە زۆر زیاتر ئەم فەرموودە زیاتر لێرە ڕەنگەداتەوە. پاشان دەفەرمێ ئەم شەوە لەم شەوەدا ئینسان ئەوەی دەسەکەوێ کە شەوی ئەمن و سەلام و خۆشیە. سەلام هی حتا مەطل شەوی سەلامە بەڕاستی. لێرەوە ئینشاءڵڵا لەم سەلامەوە لەم ئەمن و سەلامەوە تەواوی ساڵەکە تەواوی ژیانی ئەو ئینسانە ئینشاءڵڵا دەکرێتە ناو ئەمن و سەلامەوە. ئەوە زۆر مهمە، زۆر گرینگە. خاڵێک تریان ئەم شەو دەفەرمێ شەوی خەیراتە. شەوی خەیراتە. پێغەمبەری خوا سڵ دەفەرمێ لە هەموو کاتێک زیاتر لە مانگی ڕەمەزانە لە هەموو کاتەکانی زیاتری دەستی کراوەتر بوو، دەستی بەخشندەیی خێر و خێرات و چاکە و چاکەکاری. و دەفەرمێ لەو کاتردا کە جبرائیل پێی دەگەیشت کە لە کولی شەوێ لە شەوەکانی قەدرا پێگەیشتووە دەفەرمێ لەو بایە کە زۆر بە قووەت و بەهێزە تیژ دەڕوە پێغەمبەری خوا سڵ لەوە تیژتر یانی دەستی بەخشندەیەتری زیاتری هەبووە، زیاتر دەستی کراوەتەوە، خێر و خێراتی کردووە. کۆمەڵایەتیەوە ئێمە زۆر جار کۆمەلگەی ئێمە کوشتەی دەستی تاوانە کۆمەڵایەتی قێزەونەکانە. ئەوەی کە فەرمودەکە فەرمێت لە سەرەتای ڕەمەزان و شەیتانەکان کۆ دەکرێن، دەرگای بەهشت دەکرێتەوە، دەرگاکانی دۆزەق داکرێن. من بۆ پاڵپشتی ئەم قسەی وەکو عەمەلی پارەکە 25 ڕەمەزان مقابلەمان لەگەڵ بەڕێوەبەری پۆلیسی هەولێر کرد. دەڵێ لە ماوەی ئەم 25 ڕۆژە لە هەولێری پایتەختا بەم گەورەیە نەک کەمترین ئەڵێت بچووکترین تاوان ئەنجام نەدراوە. کەواتە ئەمە ئەگەر بۆ کەسێکیش شەوەکەش بەرژ ڕاک نەگرێ، بەڵام لە ڕووی ئەوە کە دراوسەکەی عەزیەتی نەدا و ئەمین بێ بۆی ئەمەژە سوودێکی ترە بۆ سوودەکەی بۆ هەموو مرۆڤەکان و بۆ هەموو وڵات و شار و لادێ و گەڕەکەکانە بەڕاستی. و خاڵێکی تر ئەم شەوە دەفەرمێ شەوی فەسڵە. شەوی فەسڵە. فەسڵ یعنی چی؟ یعنی جاکردنەوەی ژیانی ئەو مرۆڤە لە زمانی زارانی بۆ ئەم زمانی کە دادێ بۆ ئایندەکەی. خاڵی وەرچەرخان خاڵی وەرچەرخانە. لەم شەوەدا فيها يفرق كل أمر حكيم لێردا دەکرێت بەڕاستی لەم شەوەدا. جا بۆیە گرینگی کە تۆ لەم کاتەدا زیندووبی، لەم کاتەدا دەست بە دوعابی، لەم کاتەدا لەگەڵ ئەو خوایەبی جەلجەلالوه کە ئەو وەرسەرخانە بۆ تۆ دەکا، کە ئەو کارت بۆ دەکا. بێگومان ئەمە یعنی وەکو شتێکە کە تۆ مەسەڵە بڵێن بچی بۆ جێگایەک مەسەڵە بڵێن دەچی لەسەر دادگایە، یانی لەو دادگایە ئەگەر بۆ خۆت لەوێبی قسەی حاڵی خۆت بکەی زیاتر بەڕات بەدەستبێنی چاترە تاوەکو مەسەڵە لەوێ نەبیان وەشی لێ بگریان محامێک بگریان غائبانە حکومەتکێت بەسەردا. ڕاستە زۆر باشە مامۆستا. خوا لە سورەتێکی ترا فەرمێ وەلفەجر وەلەیالین عەشر زانایانە فەرموونیا بە پێی فەرموودە و سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باشترین کردەوە لەم دە ڕۆژە ڕۆژوگرتنە. ئەوەی کە نۆمینەی حاجیان و بەتایبەت ئەو عیبادەت و پەرستشانە. لە ئێستادا ئێمە لە شەواین ئەو کردەوە و پەرستشانە کامان کە کرۆکی شەوەکەمان بە گەورەی بۆ ڕاگرن و گەورەترین پاداشتیشیان لەسەرە. جا من لێرە ئەوەم بەبیر هاتەوە قسێکی شێخ الئیسلامی ابن تەیمیە ڕەحمەتوڵڵاهی عەلەیه دەفەرمێ لە ساڵە گەورەترین ڕۆژەکانی ذیلحیجەیە ئەو دە ڕۆژەیە حاجیان بەڵێ. وەلا لە شەوەکانیشە ئەم دە شەوانی قەدرە. ئەو دە ڕۆژە لەوێ ئەم دە شەوەش لێرە لە مانگی ڕەمەضاندا. جا تەمەن لەم دە شەوانەدا بزانە سێری کە پێغەمبەری خوا سەلامی خوای لەسەر بێ بەچیەوە مەشغوڵ بووە. یەکەم شت بە دیراسەکردنی قورئان. ئەوتان دەفەرمێ جبرائیل سەلامی خوا لەسەر بێ دادا بەزی یعرضو علی الناس القورئان. پێغەمبەری خوا دەفەرمێ یا جبرائیل جێم لێ بگرە ئەو قورئان بۆ دەخوێنم لەم شەوانەدا. ئەلبەتە لە شەوەکانی کەش هەروە، بەڵام لەم شەوانەدا زیاتر یانی لە شەوانی قەدر دەراسی قورئانی کردووە، لە قورئان ڕاماوە، لە قورئان بیری کردوێتەوە لە قورئان زیاتر لە حکمەتەکانی قورئان شارەزا لە داسانەکانی لە ئەحکام یاساکانی بۆی زیاتر ئینسان زیاتر تەطبیقی بکا و لە خزمەتی دابێت. ئەمە دیراسەی قورئان. ئەنجا پێغەمبەر خواستم ئیشە یەکێ لە ئیشەکانی کەی خێر و خێرات و سەدەقات و چاکە و چاکەکاری بوو. یعنی لەم شەوەدا هەر ئەو نەبێت دابنیشێ و مەسەر سەر بەرماڵێک و ئاگای لە کەس نەمێنێ و ئەمانە نە، بیری کردوێتەوە لەم شاری مەدینە. طبعاً ئەوە
حاکمی گەورەی شاری مەدینە بۆ پێغەمبەری خوا سەڵام. اینجا حاکمی سیاسی بووە، حاکمی دادپەروەر بووە، دەسەڵاتداری گەورە بووە، یەتیوەل حاصل ڕابەر و سەرکردە و قائید و برا گەورە و پێشەنگ و پێشەوا و پێشڕە و هەموو شتێکی ئەو میلەتە بووە. پێغەمبەری خوا سەڵام خۆی بە مەسئول بەرپرسیار زانیوە لە منداڵێکی هەتاوەکو پیرەپیایەک هەتا پیرێژینێک. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة صلى الله عليه وسلم. جا بۆیە پێغەمبەری خوا سەڵام ئەو ماڵ و خێراتێکی خۆی هەیبووە سەلامی خوا لەسەر بێ بەوە خێر و خێرات و چاکی کردووە بە ماڵی ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەبدوڕەحمانی کوڕی ئەوف و ئەمانەش هەمووی تەمان هەرچی ئەوە ئەسحاب بەرزانەیە هاوڵە بەرزانەی کە ماڵ و سامانیان هەبووە یە هەموویان و پاشان بەو شێوازەی کە هانی خەڵکی داوە تەرجیعی خەڵکی لەسەر خێر و خێرات و سەدەقات سەیریکە لە فەرمودەیەکە کە دەفەرمێ دەیفەرموو لە ڕۆژی قیامەتا دەیفەرموو ما منكم من أحد إلا سيكلمه ربه ليس بينه وبينه ترجمان دەفەرمێ هەر کەسێک لە ئێوە لە ڕۆژی قیامەتا خۆی پەروەردگار ڕێک و پێک ئاوا ڕوبەڕووی بەبێ تەرجەمان قسەی لەگەڵ دەکا. ئەم پیاوە کە وەساوە لە بەردەم خۆی پەروەردگارە جەل جەلالوه دەفەرمێت تەماشای لای ڕاستەکە یەکش نابینێ ئیلا ئەو چاکە و ماڵ و سامان و خێرێکی کردوێتی وا لەوێدا لە بەردەستیاتی. تەماشای لای چەپی دەکا هیچ شتێکە نابینێ ئیلا و بیللا ئەو خێر و خێرات و چاکەی کە پێشی خستووە. تەماشای بەردەم خۆی دەکا سیرێکە هیچکە نابینی هیچ شتێک نییە ئیلا ئەو خێر و خێرات و چاکە و چاکەکاری و تاعەت و عیبادەتەی کە پێشی کردووە. جا بۆیە بەڕاستی ئەوە تەمان زۆر کە باسی خێر و خێرات و سەدەقات دەکا کۆمەڵ فەرمێ زۆر زۆری کەی لەسەرە کێسا کاتەکەمان وازان باش ناکات. زۆر باش مامۆستا جامەستم لێرەدا ئەو خێر و خێراتەشی کردووە ئەنجازی کردووە ئاو پارانەوە ئەوە کە بە عایشەشی عایشە كريم هەڵسەم ئەم شەوی قەدران ئێمە بڵێن فەرمێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. ئەوە تاوان کە زۆر مهمە بەڕاستی چکە زۆر پێغەمبەر هەڵسەم تەئکیدی لەسەرەوە کردوێتەوە کە ئێمە ئەم مرۆڤانە گوناهبارن زانیەتی هەموو لە مرۆڤەکان گوناهی کردو تاوانی کردو بە زمان بە گوێچکە بە چاو بە دەست بە دڵ جە خۆی مشکلەی ینی گوناهی دڵ زۆر مشکلەیە بەڕاستی. گوناهی دڵ چییە؟ گوناهی دڵ ئەمەیە کە ئەم پیاوە دڵەکەی کەسێکی خۆش بێ وەکو خوا خۆشی بێ دڵەکەی لەگەڵ کەسێکا بێ کە ئەو کەسە دژی خوا یا حتا بەرامبەر بە پەیامی ئیسلام و مسلمانان بۆغز و کینە و دڵەکەی کەسێکی خۆش بێ کە زاڵم مستەمکار دڵەکەی لەگەڵ کەسێکا بێ کە زوڵمی کردووە کە سەنی کردووە کە بەرپرسانە مامەڵە ناکە دڵەکەی لەگەڵ کەسێکا بێ خزمەتی کەسێک تەرکەنوا إلى الذين ظلموا فتمسكم النار. ئەوە زۆر مشکلەیە بەڕاستی. زۆر باش مامۆستا لەوە چێ خەڵکێکی زۆر هەرچەند کاتی بەرنامەکەم هاوکاران دەڵێن کە تەواو بووە کۆتا پرسیارم نیشانەکانی شەوەکە چین؟ خەڵک لای خۆیەوە لە ڕابردووە کۆمەڵە شتیانەوت بێدەنگی شەوەکە و دڕندەکان نەوەڕن و بەیانی تیشکی خۆر و ئەمانە کامیان لە نیشتەری فەرمودەکانی پێغەمبەری خوا دەرەچن. شتێکی زۆر باس کرد بەڵام ئەوەی کە من تحقیقات و لێکۆڵینم لێکردو لە کتێبەکانە دەفەرمێت لەو شەوەدا ئەو شەوە دەفەرمێ شەوێکی زۆر ینی ئۆقرەی تێدایە شەیەکی خۆشە هەستەکەی شەیەکی سوکنە و ڕەحەت و خۆشیە ینی لەو شەوەدا ئینسان دڵی نیشەراحەکە قەبزی تێدا نییە ئەوە نیمە غەمبار و پەرێشان و ینی ئەو شتانە نییە دڵت کراوەیە زۆر کراوەیە ئەمە نیشانەیەتی. خاڵێکی ترکە دەفەرمێت ئەو شەوە نە زۆر گەرمە نە زۆر ساردە ئەوەش باسەکە یعنی معتەدی لە هەواکەی دیار ئەمە ئیترەوە شتێکی خواییە دەنامەسە بڵێن ئێستا بە گوێرەی وڵاتی وایە زۆر سارد وڵات زۆر گەرمە بەڵام دیار ئەمە شتێکی خواییە کە دەفەرمێ ئەو شەوە میزان دەبێ ینی سارد و گەرمەکەی خۆشە ینی زۆر ئینسان ئازێتی نابێت. خاڵێک کە دەفەرمێ لەو شەوەدا بەیانیەکەی ئەوە هەر حەدیث صەحیح لەسەرە دەفەرمێ فی صەبیحەتیها دەفەرمێ لە بەیانیەکەی ئەو شەوەدا لە بەیانیەکەی هەسی لە ڕابگری دەفەرمێت تیشکی خۆر کە دێ زۆر ئەو قووەت و هێزەی نییە
بۆ چکە دەفەرمێ ئەو مەلائیکانە کە دابەزیون لەو شەوەدا بەیانی کە دەڕۆنەوە بۆ ئاسمان دەفەرمێ ئەو بۆتە حیجابێ دەبێتە حیجاب لە لێوان تیشکی خۆر لەگەڵ زەویە چکە ئەوان لەسەر زەوی بوون دەفەرمێ ڕۆژەکە دەبینەوەکو وەکو تەشتێک وایە وەکو تەست کە ئەنەها تەستن وەکو تەشتێک وایە ینی دەیبینی بە چاکی دەتوانی وەکو جارە نییە کە بڵێ ناوە تشکەکەی لە چاوی ئینسان بەداو نەتوانی نەیبینی بەڵام کۆمەڵی نیشانەی دیکە ئەو شەوە دەفەرمێ ئەو شەوە زۆر شەوێکی یعنی وەکو دەڵێ ئینسان دڵێ ڕووناکە و شەوەکە شەوێکی ڕووناک و خۆش و گەش و ئەوەیە یعنی ئینسان هەست بە ئارامی بە خۆشی دەکات زۆر باشە کۆمەڵ نیشانەی تر هەیە کە ئەوانە زانان دەفەرمن ئەسڵ و ئەساسێکی نییە مەسە سەگ ناوەڕێ و نادام چی ناکرێ و ئەو شتانە ئەوە ئەسڵ ئەساسی نییە و ئەمە بەڵام ئەمە هەر حەدیث سەحیحە کە دەفەرمێ شەیاطینەکان کۆت و زینجیر دەکرێن ناتوانن یعنیشتی خراپە و خراپەکاری نانێنەوە ناکرێ ئەوەش تاوانەوە صحیح مامۆستاگیان خۆی گەورە جەزای خێر بداتەوە بۆ مێدیەوە ئینشاءڵڵا ئێمەش یەکێک بین لەوانەی کە خۆی گەور بۆی ئەم شەو ڕێزمان لێگرێەوە یەکێکی بینەوانی کە پاداشت و زەخیرەیەک بۆی شەوی قەدرەوە دەزەخین سپاس بۆ بەڕێستان کە میوانی ئەم ئەڵلقەی بەرنامەکەمان بوون سپاس بۆ بەڕێزت دووبارە بەڵێ بینەرانیات و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەکەم کاتژمێر یەکیش دووبارە لە خزمەتتان نابین بۆ زیاتر قسەکردن لەسەر شەوی قەدر هەروایەوەش بەڕێزیش دەتوان لە بەشێکی بەرنمەکەی بەشی دومی بەرنمەکەمە لە ڕێی کۆمەڵێ پەیوەندی تەلەفۆنی و پرسیار و سەرنجی خۆتان ئاراستی میوانەکە بکەن تا ئەو کاتە بەخوای گەورەتانە سپێرم خواتان لەگەڵ.